في العيش المشترك معا وتحقيق المساواة التامة في الحقوق والواجبات للجميع دون تمييز في الدين أو المذهب أو القومية أو الجنس، والسلام على من اتبع الهدى في هذا المجال. پێکەوەژیانە و بنەما سەرەکیە بوو کە سەرۆک مامجەلال بە شێوەیەکی بەردەوام هەوڵی دەدا لە کەرکووک پەیڕەو بکرێت بەو پێی لە ڕێی بنەماکانی پێکەوەژیانەوە هەموو پێکهاتەکان هەستیان بە ئاشتی و ئاسوودەیی دەکرد. جەنابی مامجەلال هەموو کاتێ لە بەغدا و بەڕاستی چاوی دەبڕە کەرکووک بۆ ئەوەی کە بتوانێت کێشەکانی کە لە کەرکووک هەیە چارەسەری بکات. دائیمەن دەبێت ئێمەی دەگوت هات بۆ کەرکووک ئێمە و کاتە لە ئیدارە لەگەڵماندا دەنیش دەیگوتوەرن ئێوە دەبێت کەرکووک حالەتێکی تایبەتی هەیە، تایبەتمەندیی خۆی هەیە، دەبێت ئێوە بتوانن دانیشن بە ئاشتیانە و بەبرایان لەبەرەوەی کە بتوان تەوافقێک دروست بکەن ئەو تەوافقە منسەجم بێ لەگەڵ ئەو واقعی کە لە کەرکووکدایە و دائیمەن ملاحەزاتی ئەدا بە ئیدارە و بە مەجلیسی محافەڵەی کەرکووک و بە خەڵکی کەرکووک دەوێت محاولەکەن کەرکووک بێ بە نموذەج بۆ پێکەوەژیان و ئاشتی. مامەڵەکردن بە یەک دوورایی لەگەڵ هەموو پێکهاتەکاندا لە سۆنگەی سیاسەتەکانی سەرۆک مامجەلالەوە لە کەرکووک سەرچاوی گرتبوو کە ئەمەش دڵنەوەی و متمانەی بۆ هەموو پێکهاتەکاندا بین کردبوو. یەک قابلیەی ئیقناعی هەبوو من بۆ ئەلێم تکرار نابێ. بزان چەند سیاسی هەیە لە عێراق لە ڕوخان حتا ئیمڕۆ مەرجعیە نا لە هەمووی لە زۆربەی رازی نییە ئەسڵەن ئەوە کانتر کە رازیە مەدحی نەیکردووە. الوحید یەک سیاسی مەدحی کردووە مەرجعیە کە ئەوەیش مامجەلالە کە نەخۆش بوو ڕۆیشت بۆ ئوردن سەید وتی ملەتی عێراق دوعای خێر بکەن بۆ مامجەلال لأنه صمام ئەمان العێراق. ئەم عیبارەیە مەرجعیەکەمان سەیدستانی کە هەمومان ئەیبینن ئەم چەند ساڵە چەند دقیقە لە عیبارات کە وەصف ئەکات دقیق وەصف ئەکات. ئەم صمام ئەمن العێراق فعلا مامجەلالیش بمعنى الكلمة صمام ئەمان العێراق بوو. کەرکووک و شارەڵۆزەی کە قوربانی دەستی سیاسەتە چەوتەکانی ڕژەمێک لە دوایەکانی عێراق بوو لە ڕێی پەیڕەوکردنی ئاشتی و پێکەوەژیانەوە کە سەرۆک مامجەلال ئەندازیاری بوو ئارامێکی باشی بەخۆ بینی بوو کە تا ئەم ڕۆژەوە ئارامیە بۆ پەیڕەوکردنی سیاسەتی چاپکە گوڵەکەی مامجەلال دەگەڕێتەوە. ئەوەی تەماحمان لە بستێک خاچی کەس بێت چیای حەمرینە واتە حەمرین مابێت سنووری خوارووی کوردستان دەبێت بە کوێرای چاوی هەموو لاجیکرانی.